شەڕی نێوان پێشمەرگەکانی پارتی و گەریلاکانی پەکەکە لە سنووری ئامێدی کاردانەوەی فراوانی ناوخۆیی و نێودەوڵەتی لێکەوتەوە و هۆشداری لە زیادبوونی بارگرژیەکانی نێوانە و دوولایەنە دەدرێت. لە چوارچەوەی کاردانەوەکاندا سەرۆکاتی کۆماری عێراق ڕاگەیەندراوێکی لەبارەی شەهیدبوونی پێشمەرگەکان بڵاو کردەوە و ڕایگەیاند سەرۆکاتی کۆماری عێراق بە نیگەرانیەوە چاودێری پێشهاتە نەخوازراوەکانی هەرێمی کوردستان دەکات و سەرکۆنەیە وێرشانە دەکات کاکرانە سەر هێزەکانی پێشمەرگە ئەو کات پێداگری دەکات لەسەر کشانەوەی هێزەکانی تورکیا لە ناوچەکانی هەرێم و مووسڵ. سەرۆکاتی کۆماری عێراق ئاماژەی بۆ ئەوەش کردووە بوونی هێزی چەکداری پەکەکە لە ناوخاکی عێراق و هەرێمی کوردستان نایاساییە و پێویستە سنوورێک بۆ ئەو دەستدرێژیانە دابدرێت. لای خۆشیەوە کۆنسوڵخانەی ئەمریکا لە ئەولێر ڕاگەیەندراوێکی لەبارەی ڕووداوەکەی ئامێدی بڵاو کردەوە و ڕایگەیاند باتونترین شێوەی ئیدانەی هێرشی مەرگهێنی پەکەکە دەکەین کە دژی پێشمەرگە ئەنجامیاندا ئەو بەشی خەمی خێزانەکانی ئەوانەی گیانیان سپاردووە و بریندار بوون. لالایشی دیکەوە مەکتەبی سیاسی پارتی هێرشی توندی کردە سەر پەکەکە و ڕایگەیاند پەکەکە منداڵانی کوردستان دەڕفێنن و مەشقی سەربازیان پێدەکەن و چەکداریان دەکەن. هەروە جەختی لەوە کردوتەوە کە پەکەکە ئەجێندای دەرەکی جێبەجێ دەکات و بیانووی حازر بەدەست دەداتە دەست دەوڵەتانی ناوچەکە بۆ داگیرکردنی زیاتری خاکی هەرێمی کوردستان. لە بەشێکی ڕاگەیەندراوەکەیدا مەکتەبی سیاسی پارتی دەڵێت پەکەکە بە مەبەست و دەستیان قەش شەڕی لەگەڵ تورکیا گواستۆتەوە نێوخاکی هەرێمی کوردستان و بە پیلانێکی دانرا و شەڕ دەکات و ناوچەکان بۆ سوپای تورکیا بەجێ دێڵێت تا خاکەکەمان بە داگیرکردن بدات و فشارەکانی سەر هەرێمی کوردستان زیاتر بکات. لە بەرامبەردا و بۆ وەڵامی ڕاگەیەندراوەکەی مەکتەبی سیاسی پارتی کۆما جڤاکێن کوردستان کەجەکە ڕاگەیەندراوێکی بڵاوکردەوە و ڕایگەیاندووە لە کاتێکدا شەڕی گەریلا لە دژی دەوڵەتی تورک چڕ بۆتەوە و سوپای تورک بە بنبەست گەیشتووە. پارتی دیموکراتی کوردستان لە دژی ناوچەکانی گەریلا دەستی بێرشی گەمەڕدان کرد. لە ئەنجامیەوەدا لە نێوان هێزەکانی تایبەتی پارتی و گەریلا شەڕ ڕوویدا. پارتی دیموکراتی کوردستان بە وەڵوێستەی خۆی باشەوەیەکی ئاشکرا لەگەڵ دەوڵەتی تورکدا بەشداری شەڕ بووە. ئەوە هاوبەشیکردن و شەریکایەتیە لە شەڕدا کە تاوەکو ئێستا باشەوەیەکی شاراوە بەڕێوە دەچوو. بەڵامی دی ئاشکرا بووە پارتی دیموکراتی کوردستان بەو کارەی هەوڵ دەدات دەوڵەتی تورکیا و بەشی خۆی لا تێکشکاندن و ڕووخان ڕزگار بکات بۆ ئەوەش ناوچەکانی گەریلا گەمارۆ دەدات. کەجەکە ڕاشی گەیاندووە هیچ جیاوازیەک لە نێوان هێرشە داگیرکاریەکانی دەوڵەتی تورک و گەمارۆدانی ناوچەکانی گەریلا لەلایەن پارتیەوە نییە و تەنها ڕۆڵ و نەخشیان جیاوازە. ڕۆڵی دەوڵەتی تورک چەکوشە و ڕۆڵی پارتیش سندان. ئەمە لە کاتێکدا ڕۆژی شەمە وەزارەتی پێشمەرگەی هەرێم ڕاگەیەندراوێکی بڵاو کردەوە و تیایدا ئاماژەی بەوە کرد بەرەبەیانی ڕۆژی 5 حوزەیران هێزێکی پێشمەرگە لەلایەن هێزێکی پەکەکەوە بۆسەیەکیان بۆ دانرا و لە ئەنجامدا 5 پێشمەرگە شەهید بوون و 4 پێشمەرگەی تریش بریندار. چاودێرانی سیاسیش بە نیگەرانیەوە لە ڕەوشی ناوخۆیی هەرێمی کوردستان دەڕوان و هۆشداری دەدەن لە هەڵگیرسانی شەڕی نێوان پارتی و پەکەکە کە چەند ساڵێکە بە ئاشکرا کاری بۆ دەکرێت و وڵاتانی دراوسێژ بە هەموو توانای خۆیانەوە پشتگیری هەڵگیرسانی شەڕی براکوژی نێوان کوردەکان دەکەن بە ئومێدی هێنانەدی ئامانجەکانی خۆیان و لاوازکردن و لە ناوبردنی قەوارەی هەرێمی کوردستان.